لافاوی چەند ڕۆژی شاری هەولێری خۆشەویست پایتەختی هەرێمی کوردستان و هەروەها شارۆچکەی تەکیە خۆشەویست بە ئومێدی ئەوەی کە هەموو لایەک سەلامەت بن و بارانی ڕەحمەتیش ئینشاءڵڵا بەردەوامە بێت. ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان کرد، کۆبوونەوەی لیژنەی ئەمنی قەزای مەڵبەندی سلێمانی. لە کۆبوونەوەکەیە بڕیارماننا ئێمە وەکو ڕێزلێنانێک لەو قوربانیانەی لافاوی چەند ڕۆژی ڕابردوو و هەروەها شەیدەکانی دەستی تیرۆر وەکو حکوومەتی خۆجێی هیچ جۆرە چالاکیەک و بۆنەیەکی ئاهەنگجەڕانمان نابێت، بەڵام هەمووشمان نەزانین لە چەند شوێنێکی سلێمانیە قەرەباڵغی هەر کۆ ئەبێتەوەکو شەقامی سالم و زۆنی سەرچنار، پارکی ئازادی، هاواری شار، چاپیلان و لە مۆڵەکانە لە هەموو شوێنانە و میوانێکی زۆری ڕوو لە شارەکەمانەکەن. ئێمە هێزە ئەمنیەکان هەموو بەپێی بەرنمەیەک کەونە حاڵتی ئامادەی تەواو و دابەشە بن بەسەر هەموو ئەو شوێنانەیە کە قەرەباڵغی تیا کۆبێتەوە لە پێناو پارێزگاریکردن لە ئاسایشی شار و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان. من لێرەوە سوپاس و پێزانین بۆ هەموو هێزە ئەمنیەکان، هێزەکانی ئاسایش، پۆلیس، چالاکی مەدەنی، پۆلیسی هاتوچۆ، لیوایەکی سلێمانی، هەموو ئێزانە چونکە بەردەوام سەرقاڵی جێبەجێکردنی ئەرکەکانیان بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان. و خاڵێکی تر لە کۆبوونەوەکە ئیشارەتمان پێیا مەوزوعی هەسەنگاندنی ئیشوکارەکانی لیژنەی فریاگوزاری بوو کە بەشێکی زۆر هەم فەرمانگە ئەمنیەکان و هەم فەرمانگە خزمەتگوزاریەکانی شتیا بەشدار بوون کە ئەوەش جێگەی دەستخۆشی و پێزانینە بۆ هەموو ئەو تیمانەکە لە چەند ڕۆژی ڕابردووە نیان هێشت ئاو کۆب بێتەوە یاخود لافاو دروست بێت. من خۆم لە بەشێکیانە لەگەڵیان نابووم، بە تایبەتی لە شەپۆلی بارانبارینی پێشووە چەند حاڵەتێکی ئاو کۆبوونەوەمان هەبوو لە ڕاپەڕین لە ئەواڵ و ئەوانە دەست بەجێ و تیمانی بەرگری شارستانی شارەوانی ئەچوونە سەر شوێنەکە و ئینلێت و باراناوەکانیان بەر ئەدا و ئاوەکە کەم ئەبوو نەئەبووە سەبەبی دروستبوونی لافاو. ئێمە بەردەوامە بین لەسەر ئەو کارانی خۆمان و لە هەر شوێنێک پێویستی بە جێبەجێکردنی ئەرکەکانمان بێت. ئێمە هەمومان بەشدار ئەبین وەکو تیم، چکە لە نتیجەم ئیشانە بە هەمومانەکرێت بە یەکێک و دوانوسیانمان ناکرێت و هەموو ئەو حاڵەتە ئەو تێچوونانی کە هەشمان بووە شارەوانی و لایەنە پەیوەنددارەکانمان ڕاست باردوون کە دەست بەجێ چن سەردانی ئەو شوێنانە بکەن و چارەسەری پێویستی بۆ بکەن کە لە بارانبارینی داهاتوە تووشی گرفتی کۆبوونەوەی ئاو لافاو نەبین. و هەموو ئەو کارانش ئێمە بە وەزیفە و ئەرکی خۆمانی ئەزانین، هیچ شتێکی زیانمان نەکردو، بەعکسەوە ئەرکەکانی خۆمان جێبەجێکردو، بەڵام داوا لە هاوڵاتیانەکەین کە هاوکار و هەمانگ بن لەگەڵمانە بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکانە. ئێمە لە ئەو نۆتێک کە بەدەستمانەگات هەم لەلایەن حکوومەتی هەرێمەوە هەم لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە بەپێی بەرنمەیەکە لە ڕێگەی بەڕێوەبەراتی دابشنی بەرهەمەنەوتیەکانەوە جێبەجێکرێت، سەرەتا لە ناوچە شاخاویەکان و ناوچە سەردەکان و دەستی پێکرد، پێنجوێن، شارباژێر، ڕانی و خەڵازێ، هەموو ئەو شوێنانە تەواو بووە ماڵبەندی 5 و 6 لە سلێمانی دابش بووە. ئەو بڕێکە بەدەستمانەگات بەپێی بەرنمەیەک دابش ئەکرێ بەسەر هاوڵاتیانە. دەستیەوەش خۆش بێت. کاگاواتمانومان کردی زۆر بەبورە.